بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ئاوادان بێ بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە لە شوێنێکی جیاواز و لە گوندێکی جیاواز. خۆشەویستانم ئەم بەیانیە هاتوین بۆ گوندێک لە دەفەری شارە زوور. پشتمان لە شار باژێڕە بەڵام ڕوومان لە شارە زوورە، ئەوش گوندی قەویلەیە. خۆشەویستان کە ئەم جۆرە گوندا بینیت ئەزانی کە ئەو نانی لێرە پەیداکرێ، ئەو لوقمەی لێرە پەیداکرێ هەمووی لوقمەی حەڵاڵە، چونکە بە بازوو پەیەکرێ. ئەم شوێنانە شوێنی ئەوەیە کە ئینسان ڕەنج بە تێبکۆشێ و هەروەها بازوو لێرە نان پەیداکە. لەگەڵمان بن ئەمڕۆ لە گوندی قەویلە. فەرموون. کاک حاجی قەویلە بەس خەریکە ئیشی حیواندارین؟ قوربان هەر خەری حیوانداری ئەرە وەڵڵا باشە حیوانداری دەنگەتنگە بین ئەوە گەرم و جۆگەن پارچە پارچەمان هیچ شێوان نییە. باشە بۆ خۆتان شوانیەکەنیان شوانتان بۆ گرتووە؟ خۆمان شوانی خۆتان ئەرە وەڵا خۆمان شوانی. باشە یعنی گەروا بێ هەر ماڵە شوانی شوێت؟ قوربان بەڵە هەر ماڵە حیوانی بێ شوانی خۆی هەلێرە مناری خۆی هەلێرە. ئەرە وەڵڵا باشە مەڕزاوە ئێستا؟ ئایسە زاوە ئەرە وەڵڵا ئایسە زاوە. باشە با بزانم شیرەکەی ئەدەن بە بەرخەکان یا؟ ئەرە وەڵڵا نایدۆژین هەر بەرخەی خوا. ئاوە ئەرە وەڵڵا تا چەندێک شیرەیەن بە بەرخ؟ تامانگی پێنجی کە گەورە بۆ خەوی بووی ئەوای لەوەڕ کردی کرد ئەمجا بەرخەی فرۆشی. بەڵێ باشە بەرخەنێر زیاتر هینەکە دەفرۆشن یا ئیمێش؟ وەڵڵا ئەوەی دەسەڵاتی بێ مێچکەی یاە دەسەڵاتی نێر و مێچەی فرۆشی. کاک حاجی با بزانم ئێوە شوێنەکەشتان زۆر ینی بۆ زستان ئەو لەوە ڕشتی نییە؟ لەوەڕی باشە هەر ساڵی خۆ ئەسا دیە باران بوو لەوەڕی خۆش لەوەڕی خۆش بەڕێ ئەی چیانە دێنێت جگە لە سەوزەجای کە ئیسا وەڵا زستان کۆرە ئاخوڕی بۆسین و گوێ دێنێ و کایە دێنە جۆ کایە دێنێ و جای بۆ ێنین. باشە جاران لە هەندێک شوێن جایەکەیە لە کوێستان لە هەندێک پێڵن کەما لە هەندێک پێڵن چەورە لە هەندێک پێڵن بۆڕ لۆ هەڵیان نەواسی بۆ بەرخوشتی وایە ئەوان نەخەی قوربانی تا گوێ دەین گوێ دێنێ بەس بەرخوا جۆخوا ئەرە وەڵا جوێکاری پێگەی ئەرە وڵا گزرە گیای بۆ ئەدێنم جا جۆکەی گوێشە دەین بە جۆکە بەجیا و گزرە گیای دوایی بۆ تێیەکەی. تۆ شوانی وانە؟ بەڵێ باشە بەس شوانی خۆتان؟ ئەرە وەڵا باشە ئەم بەرخ و مەڕە جیاکەنەوە لێک؟ وەڵا ئیسە نەوەڵا یعنی هەر بەیەکەوەی بن بۆ چێو؟ ئەرە وەڵاسە کۆرپەکەی لەگرین و هەراشەکەی ڕوالی دایکە. باشە ئەگەروا بێ زۆر دوور ناکەونەوە چونکە بەرخەکە دەرەچێت دوور؟ وەڵای ڕاهاتووە هەوڵجا دووری ناخێن دووری ناکەن هەوڵجا دووری ناخنەوە هەفتەیە دوایی دوورەکەی بە کێشەی نێ ڕاهاتوو. باشە ئەبینم بزنتان نییە چی بەسەر؟ وەڵای هەمانە بەس لەو لاوەیە بڵێ کەمە زۆر نیارە وەڵا هەر مەڕ بەرخێوەکەی ئەم شوێنە بۆ مەڕ ناخۆش نییە سەخت نییە؟ نە وەڵایرە زۆر گونجاو و چاکە چاکە ئەرە وەڵا. باشە تۆ گەنجی حەز لە شوانیەکەیت؟ ئەرە وەڵا کێشەم نییە کێشە نییە نەوە. باشە تۆ پێم بڵێ لەو کێوە چاوشت لێنێن یا بۆتانێنن؟ نەوەڵا عیونەکەینە گوێ درێژەوە بە گوێ درێژە لێگرین ئیتر بێن لەو یاڵە چای لێن لەوێ چای لێنن. باشە شوانەکان نزیکی یەکەون؟ ئەرە وەڵا دوو سێ بە یەکۆ دانیشین ئەرە وەڵا چای لێن. ئێستا ئەم دەرمانە چی پێڵن؟ ژەک هەر ئەسڵ بخۆی ناوی ژەکە یا ئێوە پێڵن ژەک؟ هەرە ناوی ژەکە ژەک یعنی ئەم مەترسیشی نییە ئەم دەرمانە هیچ مشکلێکی نیە بۆ
مەڕەکان ناوە ئەمە بەزەیدن بە مەڕیایی حیوانی تریژەی دەنێ وەڵای دێن بە بزن و دێن بە مانگاش و مانگا چۆنەی دێن ئێستا چام لێ بوو کردانە دەمی قورجی مەڕەکەەوە ئارە وەڵام مانگاشی تر بە دووسێ نەفەر بە دووسێ نەفەرێکی توێکی بە قوڕیە ئەسە کردووە بۆچێ و هەرە وەڵا ئیشەڵڵا بە ئیزنی خوای تر خۆمان حاضر کردو حیوان لێ خوڕین بۆ کێو ئەم بەیانە بەتەمای پسی بۆ کوێ وەڵای ئەم بەیانی شەڵا بەتەمان بەم دۆڵی بروسکە فێڵم بروسکە بەرە بروسکە بڕۆین باشە ئەوە بڕۆیت بەرەو مۆریاسە ڕۆی هەرە وەڵا ئەو ملەکەی مۆریاسە حدود ئێمە مۆریاسە باشە خۆ ئێسام وەختی مەرزان نییە مەڕ ئێستازێ وەڵی بەدەگمانی مەڕێ مەگەر درەنگ بەرانی گرتی بێ ئیسەزی هینایتیزم مەرزاوە باشە تۆ بەرخەکانیش لەگەڵ مەڕەکە ئای بە بچێ و ئەوەی کە بتوانێ ئەرە وەڵا ئایبین ئەوشی نەتوانێت گریە دەین باشە بۆ سم و ئەوانەی عزیێتی نادا خۆ چکە شوێنەکەتان شاخاویە نەوەڵای تر وردەوەدە نایڵین بەو شێوە بڕوا بە ناو شاخەکانە وردەوە دوسێ ڕۆژ نایڵین ئەو نەعاجەلەکە ئادێ وەرە تۆ بەلای من وەرە ئالێر ئافرین ئەمە چێ لەبەر کردووە چی لەبەر کردووە کڵۆباڵە کڵۆباڵە بۆچی لەبەر کردووە کڵۆباڵ ئاجوان جوان بوو ئەی سەرمان نییە نەوەڵا بۆچی بم بەیانێ زوو هەڵساوی هەساڵ بۆچی هەڵساوی لاساڵ آخر باشە بابزانم تۆ مەڕ لێ خوڕی بەرخەکانە گریتەوە ئەوڵا مەردێخن مەڕ لێ خوڕی بۆ کوێ تۆ پێت خۆشە کە گەورە بووبی بە شوان ئەتەوێ ببی بە شوان یان وەکو ئەو کوڕانە لەگەڵ منە ببی بە کامێرەمان حەزەکەی کامێرەت هەبێ یا ببی بە شوان هەڵەر هەموو بم بەشوە ئافرین زۆر باشە قوربان جان جاران مەڕوشت لەو چێوە ئەزا ئێتر نییە مناڵ ئەچوون ئەیان هێنایەوە یا مەسەن شوانەکەی کردە تووبەرە و نازانم تێڕۆ ئەوانەوە بازانم ئەگەر لەو کێوە مەڕ بزێت و چی لێکی وەڵی ئیسە وەسایشک زۆر بووە ئەگە لە شوێنی جادا بێ مەڕ زۆر بزێ بە سیارە چین بووی ئەگەر یەک دوانێکیش بێ هەر خۆ هەڵێ گریان ئەیخێتە شەڵتەی کەرەکەەوە باشە پرسیارەکەم هەندێک پرسیارەیە من نەزانم کە تۆی زانی بەس بۆی بۆ بینەرانی بەڕێزیش بزانن کاری لە یا بەرخۆلە کە ژەکی تێ مەبەستم ژەکی دایکێتی هینێک دەرەدا قشپل نییە پێڵەن چی مارەزا مارزە لە منتقش پێ مارەزە ئەوە بۆی ناوسکی پاک بێتەوە بەژەکەکە ناوسکێت پێڵە مارەزە باڵێ زۆر باشە ئەی کە ئەو کاتێکە لە دایکە بێ کە مەڕەکە ئەزێ بەرخەکە کە زۆر جار دەرەقەتی گوانی داچینە گوانی تونگە هێشتا نەکراوەتەوە ئەوە چی پێڵەنەوە جاری وایە بەدەست حینەکەی بۆەکەن ئەنی تێبەرێن مێخێکی تایە لە گوانە پێڵی مێخەکە بەڵێ یەکسەر مێخەکەی بۆ دەرەکەین و ئەگەر بەرخێ خۆی نەتوانێت دای دۆشی نەدەمی جا بەرخێشە شوانەکە لویا بێخێراچین بەرخی وایە ئەتاسیەچین فوەکەین بەدەمیان یعنی کە لە دایکە بێ هەناسی باش نایە هەناسیبانە بۆ هەیە لیمانە چێتە قورگیەوە لیمانەکە لە قورگە دەستەکە بە لێرخالێر خۆکەین بەدەمی یا ئاسەری بەرە خوارەکەین و تاو لیمان دەشی ئەم جارە ئەو مێخەکە لە گوانیا دەرەکەین و ئیتر خۆی ئەیمژێ بەڵێ باشە ئەبینم مەڕەکان نازم شوێنەکان تەڕا یا هەر وەختی خۆی ئاغەڵەکە کە تەڕە بێ مەڕەکان تووچەمین خوریان پاک نییە وەڵا ئیتر بەهارە خاڵ بەهارە ئیتر شوێنەکەیان پیسەبێ گیا ئەخوا لا ئێمە ئەوەی باشە لە خوا بەزیاوە بێ ئەشکەوتمان هەیە لە قەڵای چلۆچ ئەشکەوتمان هەیە ئیتر کە کردیە بارانی زۆر بوو شوێنەکەی پیس بوو ئەبین بۆ ئەشکەوت باشە ئەو پیسە گەنەشتیان لێ نایە یعنی نابێ بەهۆی گەنە و ئەو جۆرە حەشەراتانی کە مەسەرم بۆن منە زەرەدیان لێیە بەرە وەڵا هەیە بە سەشکول سایل زۆر بۆ لە خوابەزیەوە دەرمانی دەرزیمان هەیە دەرزیەکەن دەرزی چێرپێس بۆ سێمان باشە حەزەکەم باسی گەنەش بکەن گەنە ینی ئێستا خەڵک بینەرانەڵەن گەنە چییە من حەزەکەم بۆ بینەران باسی کە گەنە چییە وڵی گەنێ بڵێم حەشەراتێکە ئەنیشێ بۆ مەڕەوە ئەنیشێ بە بندەسیوە زۆری کەنیش بە بندەسیوە خوێنی ئەگرێ
خوێنی ئەمژێت بەڵێ خوێنی ئەمژێت و ئەم جارە ئەو حیوانەیەکسە شە لە بێ شە لە بێ جاریوان زۆر زعیفە بێ زۆر زعیفە بێ گەر پێی نەزانی مرداریشی کاتەوە کە زۆری پێوە باشە جاران ئەو شوێنەی کە لیان ئاوەدا زەروی هەبوو دۆڵەکە نییە زەروی هەڵەیە ناجاری وا بۆ چووە زارو بڵ زالو بەڵێ ئێستا ئەوانە هەیە وەڵا ئەوانە شکولەخوا بە زوێسیان بە تەنکەر ئاوێن بە کۆل ئاوێدەین بەڵام جاران ئێمە لەو شاخە ئاومانەدا بڵێن ئێم ئێرە بی یەرکەوازیتیانە بوو ئەو دوو کارێزمانەیە پێوانە و بیری سەر و بیری خوار و بیری سەر و بیری خوار و بۆ ماڵەکان بەکارهێنا ئەم جارە ئەمەکانیە کە لەم شاخە پێڵێن نەجڵە حیوانەکانمان بەنۆرە ئەبرد لێ ئاومانەدا بە تەشت ئەو تەشتمان پێوەها دانا لە بەرحێنە بە تەنەکە ئاومانەدا ئەم جارە کە ئەو کاتەی مشوام لە نەوەکانە لە ماڵمان لە خوارە بوو 2 کیلۆمەتر خوار ئاواییەوە هاوینە هاوارمان لواوە بڵێن لێوە خۆم چەند جارێ حیوانم بردووە بۆ بینی کەوڵۆس و پەریدێرۆ لێ ئاومانداوە لە چەمی چەقات بەڵێ باشە جاران فەرنجی هەبوو مەسەرەن تۆ ئەڕۆشتی بۆ چێوە بارانە باری چوزام سارد و سەرما ئەبوو فەرنجێکیان مەسەنا خستە سەر شانیان و تەڕ نابوون ئێستا چی بەکارێنە وەڵی سوپاڵتە قەنسەڵی باژەیە لەخوا بەزییا بێ ئەم جارە مەتەری هەیە چەتر هەیە ئەوانە بەکارێن فەرنجی قورسە بەڕاستی و کاتێک کە فەرنجی بوو خەڵ ناچاریە بەکاری هاوو کە کاتێ تەڕە بووی تێ خۆ بە زەلامە هەڵبووە جوڵە بەبوودا بەسەر بەردێکا تا وشکە بوو بەئیسە چاتێکە بۆ چاتەکە نایڵە تەڕ مەتەری هەیە و قەمسەڵیشە باشێ ئەوانە بینە خۆڵ باشە بەخێر بێن ئافرین ناوتان چییە؟ برژە دیە تۆ ناوە پرژەیە؟ بەڵێ باوکو ناوی چییە؟ مزەفەر ئافرین ئەی تۆ ناو چییە؟ من ناوم دیەیە دیەخان بەڵێ بۆچی خۆ گۆڕیوە؟ بۆ خۆشی بۆ خۆشی؟ بە وەمزانی مناسبەتێک هەیە یا بەس بەخۆشی ئێمەوە کە هاتوین بۆ گوندەکەتان خۆتان گۆڕیوە بەڵێ باشە تۆ کچێکی زۆر عاقڵ دیاری لە مەکتەبی؟ بەڵێ لە چەندی؟ یەک مەکتەب خۆشە؟ بەڵێ باشە ئەی تۆ لە چەندی؟ منیش لە یەک لە یەکی ئەی کێچت بۆ مەکتەب؟ وەڵا 4 ڕۆژی تر 4 ڕۆژی تر بزانم چیتان خوێندووە دەرسەکانت لەبیر ماوە؟ بەڵێ چی خوێندوادی؟ کوردی ئێ تر ئەو لای لەبیر نەماوە دەرسی کوردی چی خۆشە؟ کام دەرسە زۆر خۆشە؟ وڵای کوردی باسی چیەکە کوردی زەمەزانی؟ کوردی ئەڵێ دوو ئەوانە بنووسە ئەوانە بنووسە ئەوە ئەو چێ بۆی کردن ئەو جلە جوانە؟ دایکم و باوکم دایک تو باوکت ئەمە چی پیاڵم زامەزانی؟ ئەمە سەرپۆشە چی ئەمە؟ سەرشانەیە ئافرین ئەی ئەمەی تۆ چیە ئەمە چییە؟ ئەمە لوانکە چی پیاڵن؟ مێخەک بن؟ مێخەک بن ئەمە شتێن جوانە ئەمە چیە دەسماڵە چیەوە؟ ئەمە سەرشانەیە ئافرین ئەم پیاوەش زۆر خۆی قۆس کردووە ئەمیش بەیانی قسەت کردووە تۆ بۆ ئەیتر نابێت جارشکە قسە بکەیتەوە وایە؟ دە باشە دێ فەرمون ئافرین کاکە چۆنیت؟ چۆنی؟ ئەو کاری لێ نافرۆشی؟ بۆ هەدێ بێ بە من نایبم مەترسە باشە؟ ئەمەی تۆیە؟ ها؟ هی بزنەکەیە ئەی تۆ نییە هی بزنەکەیە ئافرین ئەی تۆ بەتەمانی بیکەی بێی خۆت؟ باشە ئەوە چیتە براتە؟ ناوی چییە؟ خۆش دەوێ؟ باشە محەممەد خۆشترەوە یا کاریلەکە؟ ئافرین لە ئیمتیحانەکە دەرچووی داکە کاریلەکەشت بەمەوە بەس عەزێتی نەی باش؟
لە یەک شتی باسیت بپرسم ئێستا ئەمە بوو بە کەرەوە نیە باڵێ باش ئەمە کەرەی مەڕە یا مانگایە ئیمانگایە ئارەوەڵا فەرقی چییە لەگەڵی مەڕە ئەمە هەستەکەم زەرترە ئارەوەڵا خە بەهار خۆی بڵێن کە دەمە بەهار کەرە زەردە کە ئیتری بەهار نەما کەری وڵا خسپێ بێتەوە باشە جاران مەشکەی هەبوو مەشکەی چرم ئاژان ئێستا ئەمە بۆ بە مەشکەی کارەبایی ئارەوەڵا باشە ئەو کاتێ دایکم ئاژەن سێکە سەردەمی ئەم ئەم مەشکە پێیا بوو باشە ئەمە حتممە ئیشەکەی بۆ ئێوە ئاسان ئارەوەڵا ئاسانی کردە زۆریش باشە تۆ ئەو کەرەیە هەر ئاوا هەڵەگریە زنجەکەی و ئەمە کویەکەم لە سەڵێکە خوێ پیوەکەم بەڵێ کە سەڵەکە پڕ بوو ئەمجا ئەیتاوێنمەوە ئەیتاوێنمەوە و دانێن سار دەبێت و سەرەکەی گرم و جاڕۆنەکەی گرمی کەمە هیزەوە ئەکەیتە هیزەوە ئارەوەڵا یعنی هیزەی قەدیم ئارەوەڵا هیزەی قەدی بۆچی بۆی تام بگرێ ئایترە بێ بەڕۆنی خۆمانە ڕۆنی خۆمانە باشە با پێم بڵێ ئەم ئێوە ئەم ڕۆنە بۆ خۆتان بەکارێنیان وڵا ئایفرۆشین و بۆ خۆمانوت ئاوە باشە ئەمە ئێستا چەندێکت ماستێ کردووە من وڵا دوو مەنجەڵ بچووکە دوو مانگای کەنۆمان هەیە ناخۆڵا مانگە نادۆشین پارکەڵیان نەگرتووە ئیساکە و شکیان نەکردو یان دۆشت بوو دوو ڕۆژم جا کۆیانەکەەوە ئیژەنم باشە خۆی کە مانگا کەنوش بوو شیری کەمە بێ ها ناوەڵا شیری هەتا کەڵ نەگرێت و عیب نەبێ هە شیری زۆرە بێ شیری زۆر ئارەوەڵا یاڕەبی بەرەکەتدار بێ ئینشاڵڵا یاخوا بەرەکەتدار بێ سوپاس دەکەیت مانگای وا هەیە شیرەکە دانایە شیرەکە نایە ئێوە چی لێکن بۆی شیرەکەتان بداتێ ڕێگە بدەن بۆی ڕێگا بدا بیدۆشن ئەمە گوێرمەیەەکەی پێڵن چی پێ ئەڵەن گوێرمێ گوێرم مانگاکە گوێرمەیەەکەی لە شیرەکە دادات گوێرمێمە بەست چییە مەبەستەوەی گوێرەکەکەی تەژێری دەسێنی بەگوانی هەتا شیرەکە دادا بەڵ باشە ئێستا بەم بەهارە بۆ شیر چۆنە بەهار شیری باشترەیە پاییز و هاوین و ئەوان بەهار بەهار باشە شیری بەهار چورترەیە ئی هاوین وەڵایی لەوەکە هاوین هاوین چووکەم ئەو کاتە ماست خستە بێتەوە ماست زۆر خۆشە ماستی ئێستا زۆر شلە وایە بەڵێ وایە باشە ئێستا زۆرتر شیر بۆ ماست بەکارێنریا خودت بۆ پەنیر و ئەوانە بۆ ماست بۆ ماست ماست ئێوە گرنگی بە ژاندنە دەنوانیا بەڵێ باشە ئەو شوێنانەی کە ئەوە حیواندارن شیرێژ و کشکیشان هەیە بابزانام ئێوەش بەکاری دێن شیرەکە بۆ کەشک و بۆ چیرێژەوانە بەڵێ ئێمەش بەکاریانی ئەەکەین بە کەشک باشە ئەگەر بۆمان باسکە بزانین کەشک چۆن دروستەکرێت کەشێک شیرەکە دۆشی دەکەی بۆ ماست بەڵێ کە ماسەکە مەیان و ئەیژەنی لە مەشکە کە ژەند و ئەیخێتە سەر هاگرێک کوڵێنیەکێ بە سیرێش سیرێژەکەکەی بە تورەکەیەکە ئاوەکەی ئەچنێت کاوەکەی چنی ئەم جارە ئەی شێلی توێکی بە کەشک خوێشی تێکی حەت بەڵێ خۆشی تیەک بخوێن بە بەرخۆر کە کردو بە کەشک لەسەر تایکە و سوزگوش دانی لەبەر خۆر تا وشکە بێت باشە ئەو ئاوەی کە لە دۆیەکە ئەمێنێتەوە ئاوێکی شینە ئەوە چی پێڵەن ئێمە سەر پێڵێن ئەو ئەو ئەخر لەیان دەشوێن پێڵەن تیژاو بەڵا ئێمە پێڵێن ئەو باشە ئەو ئاوە جارشکە بەکار نایەنەوەیەوە بۆ حیوان نەوەڵە لەیان دەشوێن دەن بە حیوان ئەڵان حیوانی پێقەڵەوە بێت پێشتر لێرەش بەکارادەوە بەزیستە بەکاری نانی بۆ وڵی سە کەس بەکاری نانی باشە با پێم بڵم تۆ مشکت هەیە مەشکە کارەبایی هەیە باشە بۆ ئەوە نەگەرنجی بە مشکی کارەباییەن لەبەر ئاسانکاری ئاسانکاریە بەس مەشکەکە دەرەبێ خۆ بیژەنی باشە با بزانم مەڕدۆشین ئاسانترەیە مانگادۆشین مانگا دۆشین بەخوازان مەڕ پشت پێ وێشکە تاکو هەر نادۆژەوە ناڕەحەت دەدۆژێ بەس مانگاکە ئاسانە کەواتە تۆ ئێستا حەزت لە مانگایە لە مەڕ بۆ دۆشین نانە هەر بۆەوەی کە هەتان بێت وەڵا حەزم لە دووکیانە بەس بۆ دۆشین مانگاکە خۆشترە دۆشرێت حتممانەوە لەم لە شوێنی ئاوە ئەزێتان زۆر جار لە پیاوەکان زیاترە بێ وایە بەڵێ
ماشەڵا بە پێی شمشاڵەکە بێ شکر دڵتەڕی والله تخواشە تۆزێ تعدیل و بەیاخیشە با بزانێ تعدیل و بە ئاعاتە بەس من بەخوا مناڵم لە هینا بەزی تر تەسکەرەیە نەوە ئارا وەڵا لە تەسکەرەیە مناڵیە وەڵا مناڵم هەفتا حوتم 1970 تۆ تەوێ باشە بەم مناڵەیە پاسا بۆچی بێنیتەوە بۆ بۆیاخەکە خێر بێتەوە بڵێ لە کێوە شمشاڵ نازانم شمشاڵ لێ ئەدەی لێ ئەیژەنی ئەیژەنی وڵی من زوو شوانێت خۆی شمشاڵێکمان پێ وەرواوردەوە لە جوزە جوز و زۆر بە ناڕەحەت فێرەوی ینی زۆر پێ بێمە نییە تۆ بڵێ وەڵا بە هەفتەیە من ئەم شمشاڵە فێرە باشە تۆ لە کەسەوە فێر نەبووی هەرمە خۆت فێر بووی وەڵام هەر لە خۆمەوەی تر هەر لە خۆ شمشاڵێک بتۆ بەس زوو بەخوا 30 ساڵە بێ بە دوازم لێ ئاوردەبوو من جاری وا بۆ 10 ساڵ شمشاڵەمان نەبینیم ینی بە بۆنێەوەی تر مردیۆکە لێ مرێ ینی تۆزێ 6 ساڵ هەر دواوە باشە خۆ شمشاڵ هەر بۆ شادی لێ نادرێ بوو خۆ جاری وایە بۆ ئەوە ئاوازەکانی توێ تای بوو شین بوو ئەوڵا مەبەسمەوەیە کە خۆ شمشاڵ بۆچی تۆ ماوەیەکی زۆر وازە لێ هێناوە وەڵای تا لە خۆ تااقەتی لێ نامێنێتە کە تۆ کە بێتاقەتیان شتێکە بە سەراها ئیتر تااقەتی لێ نامێنێ شمشاڵ شەرۆکو وەکو نەربەندێ وایتر ئەگەر تااقەتی لێ نەبیە لە خۆ وازی لێنی ئێستا حیوانت هەیە ئاراوەڵا سپاس بۆخۆ ئەی چی شوانە بۆ گەپێک وەڵا هەان لای برامە کورە شوێمە ئەومان نییە لەگەڵ براکانمە ناوەڵا ساڵێکە بڕ حیوانمانێرا لای ئەوان مەگەر ڕۆژێ ئیشێکیان بێیان هەان لای ئەوان زۆر باشە هیچ ئاوازێ ماوە ئەوە زۆر ماوە بەڵام ئیتر هەر لە خۆ کشوێرەکەی کاریەکەی باش شمشاڵەکە باش دەنگی نایە وەکو خۆی نانە عیبی نییە عیبی نییە چاک ئەومان لێ دەوازم ئاخرگەخرەمان لێدا دووبارەیە دەست خۆش بێ کە شمشاڵ لێیان ئەڵەن پوشووی تیا خۆیتەوە ئەوە پوشووی تیا خۆیەوە مەبەستیان چییە؟ وەڵا ئەوە هەناسە لە لوتەوە چێتەوە بۆ ینی نایڵێ وەی ئەگەر ئەڵێن بین ئەوەی پێڵێن بین پێڵێن بین بڵێن وا ئەڵێن پێی بەڵام خۆی پشووە ئەسلەکە خۆی پشووە ڕاستە کە تۆ شمشاڵە لێوە لێدەی لێرەوە هاکە لە دەم تۆ دەرەچێ لە لوتۆ هینی بۆکەی هەوای بۆ ئەچێتەوە نایڵێ ئەوە ببڕێ باشە ینی مەبەسمەوەی لە کاتی پوش و
کە پشووی یاخۆیتەوە بەڵێ. کە هەناسە هەڵمژیتەوە ئەمە لە کاتی هەناسەکەت هەڵەمژیتەوە هەناسەکە لێرەوە ڕاوی تر تۆ هەناساڵ نامژیتەوە لانی بەدەم هەڵناساڵ نامژی بەدەم هەناساڵ نام بەزی کە تۆ بڵێن هەناسەکە هەناسەکە فرێدەی تەمان لە شمشاڵەکەەوە ڕوا هەناسەکە بەس تۆ لێرەوە دیە هەڵێ مژیتەوە ئیتری ئەگەر بێ جاری وایە زەلام چارێکی هەر کەواتە لە فێربوونی زەحمەت ئایتر خۆی سەگەر من ئەگەر بینی بۆ نەخۆمەوە خۆ ناتوانێت یەک دەقە یەک تۆز هەرەونە فێک و پیاکە بێ لای بێ بەدەم تویان هەناسی هەڵکێشی بەڵام ئیسا ئەهایسە بسەر بۆ هینەکە ئەوەتەکسەر لێرە کە وەڵاوەزام چاوەڕێ بووی جەماعەتیش دەست بگرن قەت گۆرانی شمشانە وەڵپەرگەشت لێنەوە بە حیاتی بەخوا دەستە خۆش بێت قوربانە تۆ پێم بڵێ چه ئاوازێک زۆر قورسە چه ئاهەنگێک قورسە بۆ شمشان وەڵاهی ترە خۆی خۆش ئەگەر شمشاڵژەن خۆش شمشاڵژەن بێ هیچ ئاوازێ بەلایەوە ناڕەحات دیە بەڵام یەکیوەکو شمشاڵژەنی من لە ساڵێکا مانگە یان چاوم بە شمشاڵەکە یان لە 10 ساڵ جارێکە شمشاڵم هەر نەبینیوە ئەینای شمشاڵژەنە حەچی دێ بڵێ هەرایڵێ باشە هەندێک ئەڵێن شمشاڵ و هەندێک ئەڵەن بلوێر فەرقان هەیە وڵایترەوە بۆ زمانێتی بلوێر بەس بلوێری خۆ هەر خۆی بلوێرە بەڵام تر بلوێر بەزانم خۆی هەر سەوتەکەیان فەرقی هەیە گەناوەزان بلوێر تۆ کامانەکە دەنجێکی گەورەتری هەیە ئەوە وەکو ئەمە شتێ پانێ و مۆزیقی پێ ئیسە منایە ناوە مۆزیقاوە مۆزیقەیە کە خەیتە دەم و لێ دەی هەردوو پڕەبێ و ئەو نەیە بێ ئالێرەوە زۆربەی ئەوانەی کە نەی لێدەن ئەزان دیانێکیان دەرێنن ئەو دانەی دەرێنێ لە بەرەوەی باشتر بۆی بێ قوربان با قوربان. مام قانع السلام عليكم شلوني قربان ماشي با قربان سپاس ممنونم سپاس دەکەم خێرێکی کا حەمەمینم لایە حەمەمین خەلیفە قاهر هەڵکی کۆزەڕق ئەوە کە لە تورکیا حوسە کەسەکەمان تورکیا فێڵی لێکردن شەهید بوو ئەڵێ وەم زانیت تورکیاتان گرتووە ئەو کاتە ئەڵێ قۆپی و قەواڵە سەلام و عەلەی قەڵای سرۆشک چەمی گەڵاڵە دەخیل بای شەماڵ سۆزەی سەلامم بگێڕە بە ماڵە و ماڵە لەدەی قەویلە بیدە دەست قانع و سابیر چەمی گەڵاوە ئەوە خەبەر بۆ وەختی خۆی نردوێتی دیارە دەستم شکێ بۆی خوا یاخوا دەستم شکێ بۆی تۆ با بزانیت ئەڵەن شعر زۆر لەبەرە شعرێکی ترمان بۆ بڵێ شعری ملەکەوە نەبێ هیچم لە بیرنەوە نەخۆشم خەری کێمرم خێر چیتە وەڵاحکی یارمە جام بوو باشە تۆ پێم بڵێ ماڵت لەکوێیە ماڵم لە سەیسایەقە لە دەرگای من ئەوەش ماڵی من ئەوانامی ماڵی من ڕاستە فەرمووی ئەی تۆ پێم بڵێ مانگانە دێەوە هەفتانە دێەوە بۆ ئێرە وەڵا ئەمانە هەموو قەوم و کەس و کار من یەک ماڵیتیانە خزمی من نەبێ ئیتر مەجبورم کە سەریان لێ دەبوو بەڵام ئەوان بە کەمی سەرەدەن لە من دەوری بێ ڕەحمیە باشە تۆ با بزانم یادگاری وشتر لێرە زۆرە یادگاری وشت ناڵێم هەموو قەوم و کەس من باشە مەبەسمەوەیە ئەلێرەوە ئابیرکەیتەوە بە گەنجی ئەلێرەوە ئەڕۆیشتی ئاهاتی توزانم چیتە کرد لێرە وەڵا لێرە خەریکی پەلاعەت و حیوانەت و خزمەتی پێشبڕکەمانە کرد و پێشمەرگەی زیپادەی نەبوو بۆ ئێمە بێ ئیسمادە خۆشە یا درۆ نا ڕاست خۆشە ڕاست خۆشە ڕاستە ئەرە وەڵا با قوربانم باشە
با بزانین شعری ملەکەوەشمان بۆ بڵێ با ئەوشمە دەی ئەڵێ کاکی ملەکەوە بۆ ئەداماوی بۆ جوواکەوەشین تۆ وەڵگەڕاوی بۆ ڕێگی حاڵی لەبەر بڕاوە تۆ بۆ سەوزەگیا لێ نەڕواوە بۆچی ئەوەندەشی وەڵ و دۆڵی تۆ بۆ ئەوەندە دایمە چۆڵی جوابم بدەرەوە بەدەست و بەبر شاقی سەرکەشی خەڵای قەومی کورد جوابی دایەوە شاخی 12 ساڵ بەیانی ئەکری بە زمانی حاڵ ئەی بوو شاخێکی بەرز و سەخت بووم پڕ لە گوڵاڵە و مێو درەخت بووم کاتی بەهاران فەسڵی خێڵە و ژوور ئەڕازامەوە بە گوڵی سەوز و سوور هاتنە سرم بە پاچوو بە بێڵ کلمیان بە جادە بۆ ئەوترم بێت چەپکێ گوڵ و یەکێ نەرگز مەرگی نەبینم هەرگیز ئای خوا مۆفەقت کە یاخوا ئیشەڵا خوا شیفات دەدەیە بە ساخە بوو سەلامەت بیا با قوربان سپاس دەکەین چۆنی شکر باشی تۆ جارە با سەرەتا بپرسم بزانم دڵخۆشی لە گوندەکە خەمباری چی زۆر دڵخۆشم ئەلحەمدوللیلا دڵخۆشەکەت ئی چییە؟ وەڵای دڵخۆشیەکەم ئەوەیە کە سوکارم هەمی لێرەیە و سپاس بۆ خۆم ناڵەکانم لێرەن و لێرە لە دایک بووم و لێرە ئەژیم و ئیتی بۆ حتمما کوڕ هەیە و جابووک هەیە و نەوە هەیە و هەمی هەیە شکر لە خوا بە زیابێ کچ هەیە کوڕ هەیە نەوە هەیە برا هەیە برازا هەیە ئەلحەمدوللیلا با بزانم ئێستا تۆ لێرە بەچی و مەشغوڵی کاتەکان بەچێ بە ئێستا کاتەکانم ئاژاڵداری ئیشی ماڵۆ ئاژەڵداری چ دەکەیت تۆ با بزانم وەڵا ئاژاڵداریەکەی ترەوەی چەند بە ئەم بەیانێ بووکەم هاتە خوارەوە ماڭە ئەدۆشم ئەماخسەکەی ئەقڵێنم ئەی مێنم ئەیکەم بە دۆکە هەڵێنن ئەیکەین بە کەشک ئەیکەین کەرێکەکە تاێنەوە ئەیکەین بە ڕۆنی کوردیەکەی نەهیزەوە ئیتر پێویستی خۆمان بۆی خۆین پێویستی خۆشمان نەبووی فرۆشین باشە تۆ پێ بڵێ تۆ لێرە لە دایک بوو یاخود لە شوێنێکی ترەوە هاتوویت لێرە لە دایک بووم لەو پەلا لە دایک بووم باشە بەڵێ هەر ئەلحەمدوللا هەر لێرە زەواستان کردووە ئایلە دروست کردووە ئەی باشە چەند ساڵ ئێرەتان بەجێهێشت وەڵایی تقریبەن لەوە 15 ساڵ ئێرەم بەجێڵابی باشە لە نەوە و لە هەشتا و یەک و ئێرم بەجێڵاوە هەتا نەوە و حەوت باشە تۆ پێم بڵێ بزانم وەختی خۆی مەشکی پێست هەبوو وەڵاهی خۆم خۆشم ناکرد بەڵێ دایکم بۆی خۆشەکردم بەڵێ هەم بوو مەشک نانە مەبەسم ژاندنە ئەزانم خۆشکردنەکەی زەحمەتە باشە تۆ بیرت ماوە بەچی خۆشیان نەکرد ئەرە وەڵا بیرم ماوە بە خوێ و بە دۆ و بە ئارد و خوێ و ئەوانە خۆشیانە ئەی جەوتیان بۆ بەکار ناهێنا جەوت بۆ کونەیە بەڵێ بۆ کونەیە دۆشاو بۆ هیزەیە جەوت بۆ کونەیە ئاوە هەیە باشە تۆ پێم بڵێ پێشتر قەدیم پێش داگیرانی گوندی قەویلە بزانم ئەو کاتە چی ئیشێکتانە کرد وەڵا ئەو کاتە ئیشمان زۆر زەحمەت بوو بەسە زۆر باشین ئەو کاتە ئیشمان بەکونە ئاومانە هێنا عیب نەبێ بە گوێ درێژ بە بەرمیلمان هەڵەبەت لە گوێ درێژەکە لەو شاخانە ئاومانە هێنا ڕاستە فەرموویت بەس بابزانم ئەی دڵەکە ئێستا خۆشتر بووە ئەو کاتە وەڵی دڵەکەی ئەو کاتە خۆشتر بوو ئەوە سەیرە ئەنی ئێستا شکر وەزعەکە باشە و شت زۆرە و ئاسانکاری زۆرە بەڵام بۆچی دڵەکە خۆش نەبوو وەڵی کاتە دڵەکە زۆر خۆش بوو چی بوو مەسەلە بە بۆچوونی وەڵاهی بە بۆچوونی من هیچ خەفەتباریەک نەبوو کەس دەکە زیاتر نەبوو هەمی وەکو یەک هەژار بوو هەموو وەکو یەکە ژیا باشە وەختی خۆی تو بزان بیرت ماوە شتێکیان دروستە کرد ژنان هینانە کڵاو و لاگیرە و نازان ئەم شتانە دەبیرم تێ ئەرەوەڵا بۆ من نەبوو بەڵام دەبیرم تێ وڵا دایکم هەبی هەی بوو جاریوا بوو ئەگەر لە سەریانە نەبووە ناڕۆشنە دەرەوەدانگو سەریشمان نێشێت بەتەکی دوا بوو باشە بەداخەوە هێزا زۆر شت هەیە نەماوە هەروەکو چۆن جلی کوردی نەماوە ئەوانش نەماون باشە بابزانین شتێکی خۆشی ئەو کاتت لەبیر مابێ وەڵا شتێکی خۆشی ئەو کاتەم لەبیر مابێ سوکردنی خۆم زۆر بەلامەوە هین بوو کەشوم کرد چییە بۆ ئاوە چۆن بەلامە بوو بەفر ئەو ڕۆژە کەشوم کرد بەفر بۆ خەڵگە کە بە سواری هێسر ئەیان برد هێسر و ماین چواردەوری شخصێکیان پێ ئەکرد و ئەمجارە ئەیان بردە ماڵی زاوە من ئەو ڕۆژە بەلامە زۆر زەحمەت بوو ماڵمان لەو پەلە بوو لەسەرۆ دەستیان گرتم بەفر بوو هێنامیان ئالوێ داینیان لەیەک ئەو بۆ خێڵی سەر و من بۆ خێڵی خوار و ماڵ خەزورم کە چوومە بەردەمی ماڵی خەزورم لە سەربانەکە و سێوێکیان دا بەسەرمە زۆرم ئێش پێگرن باشە بۆ سێو وەڵای مۆدیەوە بوو یا سێوێکیان لێدا یا دارێکیان دا بەسەر یا باشتر بوو من دارەکە نەبوو باشە ڕاستە فەرمووی حتمما سەرماشتان بووە ئەو کاتە سەرما بەفر زۆر ناخۆش بوو
ماشەڵڵا کەش گۆڕاوەسا ئەو بەفرە جاران نابارێ ئەو بەفرەی جاران نەبارێ نە ئەو دڵخۆشەی جاران هەیە نە ئیسا هەموو شت هەیە هەمووش زۆرە هەموو ئاسانکارێکمان بۆ کراوە قەناعەت بێ من ئەو کاتە کە بە کۆڵ ئاومهێنا ئەو کاتە دڵم خۆش بوو باشە شتێکی تر هەبوو جاران لە کاتی شاییە لە کاتی بگواستنەوەیە لە کاتی مەولودا کۆمەڵێک ژن ئەلەوەی کە سەرکڵاوەکانیان هەبوو ئاهاتن چێشیان دروستە کرد و پڵاویان دروستە کرد لەسەر نانەشانەدایانە ناوایە هەبوو لێرەوە لێرەش ئەوە هەبوو ئەرە وڵا ڕۆژی حەفلە شایی هەر چێش دروستەکرا وەکو ئیسە نەبوو دەژن کۆ ئەکراوە مانجەڵە چێش دروستەکرا و هەچی خەڵکی ئەو زەماوانە بوو هەر هەمیدانش نانم چێشتێ خۆ ئەندەڕاوەیە سلام عليكم چۆنی حاجی دەنگ و باست وەزە چۆنە شکر باشی خوای مانە باتێ چاکی چۆنن باشن عفو دانیشت خوا دانیشە چۆنی شکر باشی تەندروستی چۆنە شکر باشم شکر ماشەڵڵا شکر بۆنی سمڵ و میخەکەکەش دیێت وەڵڵا ماشەڵڵا بۆنی هەیە شکر ئەوە زۆر خۆشە بۆنی کوردەواریە وەڵا هەر هەیمە هەر هەمە ئەی وەڵا دەست خۆش بێت دەست خۆش بێت نیشانەی پاک و خاوێنی و ئەوە زۆر خۆشە حتا حەسکی بۆ خۆش باش ڕاستە فەرموویت دەیخوای گەورە سەلامەتێکا ئینشاڵڵا تۆ پێم بڵە حاجی هەسکە تەندروستی چۆنە شکر باشی باش ئەلحەمدولێللا لەخۆیا بەزیایە باشم تا ئەوێ باشم باشە با بزانم وەختی خۆی وازانم ئەم دەیە کۆچەری بم بزانم هیچی لەبیر ماوە ئەو کاتە بیرم ماوە حەچی وەختی خۆی بارمان کردو لێرە چوینەتەکەەوە لەکەەوە چوین بۆ مەریوان مەریوان لە مەریوانەوە بە هەفتێش گەینەتە شیانمیشێ ئەمجا بیرەوەری من 3 ساڵ لە ئێرانەوی بە کۆچەری بۆ ئەشیا بەخێوکردن چیتان بەخێوە کرد وڵاحمە ڕووڵاخ و ئاوانەوە ئەونێ گوێرەژ و ماین و ئاوانمان نەبوو باشە ئەی چیتان هەبوو دەوارتان هەبوو ڕەشماڵتان هەبوو دەوار چیخمان بوو دەواری زلە زرە هەڵەدرا لە هەر چوالەوە چیخە گەڕا یەک تۆز دریایتیا بوو ئەی چەندێک لە ناو دێقەوی لە ئەمانەوە وڵا سێمانگەکەی زسانەماینەوە ئەوەنە نەبوو لەو هیچی نەبوو باشە بارمانەکە بوو ئەو کوێسانە کوێستانی ئێرە کوێ بوو تا کوێ ڕۆشتن حتا خوشێنمیشەوە بیرم تێ مناڵبی چوینە شانمیشەوە بە فڕمانتانەوە بۆ مەشکەوتت دایکم ماشەڵڵا ئەی بابزانم چیتان بارە کرد وڵاخوشت چیتان هەبوو بارتان لە چیە نایەوە لە وڵا ئەیمێ لە وڵاخ و وڵا خەبەرزەتان هەبوو وڵا خەبەرزەما و گوێرەژمان بوو سیارە و مەکینە نەبوو وەختە ئەخزانی بۆچی وام گوت حاجی هەندێک کەس وەختی خۆی گاشان بارە کردگا گەمان ئەوە یە وڵاخەکە ئێمە وڵاخە بەرزە ئەوە مزانی ئەسپ و ئێستر و ئەوانە بوو هێسر و ئەسپ و بچێت بوو باریان لێنە سوارە بین ژن بە تااقەت ئەوانە بوو بەس وڵا خۆچمان بارە کرد و ئەمیە جنیان لێ کرد و بارمانەکە هەتا ئەو سەر و تۆ پێم بڵێ ڕەشماڵەکە ژنان دروستیانە کرد ئێوە خۆتان دروستانە کرد دروستمانە کرد بزنمان ئەبریوە ئەمجا جوان جوانشیمانە کردو ئەمان ڕێسا ئەمجا کە ڕێسامان جوان جوان چوار ژنی بە قەوەت وە ئیزەی من نا چوار ژنی بە قەوەت دوان ئەیمنەوێ ئەو کتاب دواری پۆیەدا لێرە بوو ئەو لە ئەو گەرازۆ زیاد درێژست 5 مەتر 6 مەتر درێژ بووە باشە حاجی چۆن ئەوە داینەدا باران وشتی دانادا منە چاکە کوتراوە ئەیمنەوێ باران داینێت باران داینادا ئاگریشان لە بناکردەوە ئەرمان لە بناکرد لە هەر چوادەوە چیخمانە گێڕا یەک ڕێزە درێمان تیاشت و ئەم من نەگەرم و خۆش و هەر قابلی تیادانیشی وەڵا خۆشە ڕاستە فەرمووی ئەی با بزانم ئێوە بەس ڕەشماڵتان دروستە کرد یان ئەی گوریس و قایاسە و قایاشە و کەژوی نەخشین و ئەمجا چیخی نەخشین پیانە و ئەسمە پێچ ئەیان پێچا بۆ کولیان بەس باشە ئەی قەمیشتان لەکوێ هێنا لەو شارە زوریان سند لێیان سند و لێرە بەنگی ڕەنگە و ڕنگ و سوور و زەرد و ئەیان کرد
ئەیان هۆنیوە چێخەکە چێخی نەخشینی جوان ئەمجا هینیشیانە کە تەون بەڕە گۆڵگار پەنجە بوو پەنجە خۆم کردم بەس گوڵەکەم نەکرد ڕاستە فەرمووی. باشە ئەو کاتە زەحمەت زۆر بوو بەڵام نازانم هەرەڵەن دڵی ئەو کاتە خۆشتر بوو. دڵی وەختە خۆش بوو بەدێژم بەڵێ ئەو وەختە خۆش بوو ئیسراحەت بێت نەخۆش نەکەوتی مردن ئەوە نەکەم بوو کوشتن نەبوو خەم و خەفەت نەبوو بەس ئیسا ئەم خواردنیشە هەیە کەچی هەر بەدواتیت. ڕاستە فەرمووی. باشە با پرسیارێکی تر بکەین. پیاوی ئێستا باشترن لەگەڵ عایلان لەگەڵ ژن و مناڵیان یا پیاوی ئەو کاتە؟ وەڵا پیاوی ئیسە باشە پیاوی ئەو ساکو بەخواسە نێتەوێرە هەناسە بووین وەڵا زوڵمیان نەکرد خەسویشی هار بوو. ڕاستە فەرمووی. ئەو ئانە خەسویش هار بوو. خەسوش هار بوو چونکە ئەو کاتە هەر عادەتەن لەگەڵ خەسووا زۆرە ژیایی کوڕە کەی خەسوو خزمەتی خەسوو. ئەوەڵا خەسوو خەزورم خزمەتەکە بەس چاردنەوە. با بپرسم بزانم تۆ لە قەویلە مەشغوڵی چیت؟ من بەڵێ ئەخ تۆ بێ لە لادەی تۆ حتمما بە شتێک و مەشغوڵ بی وانە لە لادەیە مەشغوڵ نەبی ینی ئەبی بە سەربار. هەر خەریک ئاژاڵدارین و حیوانمان هەیە و بڕێ وڵاقم هەیە و خی گەورە مەحفوظت کاوەش خراپ نییە چونکە لە لادەیە بێ ئەو شتانەتە. بەڵێ لەخوا بەزیاوی باشە بە ئێراڵەن قەویلە بەس وەکو بیست بێتم پێشتر وا بزانم ناویشی تری هەبووە وایە؟ وای ناوی چی بوو؟ پێشتر سەربۆرە بووە. بەڵێ ئیتر پیان و دووە سەربۆرە بەڵام لە پرۆزەی ئازادیە کە ئیتر حکوومەتی عێراقی ڕووخە و دیەکان ئاوان بوونەوە ناومان گۆڕی بە ناوی عەشەتەکەەوە بە ناوی قەویلەوە. شتێکی زۆر باشە چونکە ئێمە بیستمانە وەکو عشیرەت وایە ینی کە کوتانە قەویلە کوتانە عشیرەتی قەویلە. بەڵێ ڕاستە. باشە ئەم عشیرەتە هەر عشیرەتێکی سربەخۆیە یاخود تیرەیەکە لە جاف توزام لە گۆران چییە؟ وەڵا ئەمە خۆی عەشەتی قەویلەیە ئەمە عەشەتەکەمان قەویلەیە بەڵام وەکو ئێمە غەوارین ئێمە و بێستەری و چوچانی و خۆزەسەنی غەوارین لە جاوجیای جاوجیایی. بۆ ئەزانی بۆچی وتم پێشتر لە حاجاسکەم پرسی باسی ئەو گەرمیان و کوێستانەی کرد ئەو گەرمیان و کوێستانە وەختی خۆی جاف زۆر ئەمایان کردووە. ئێمەش لێ ئەم شوێنەمان ئەم شوێنەکەی بینی ئەم شەمی گەڵاڵە بێ ئەو بووە ئاوی نەبووە لەگەڵ جافەکانە خێڵە و خوار و خێڵەوشورمان کردو هەروتیانە جافەکان هاتون ئیسش کە بارێک هەڵێن جافەکان هاتون بەڵام وەکو جاف بابزانم ئێوە حیواناری هاوینش هەر لێرا بن بۆ حیواناری ئیستا بەڵێ ئیستا هاوین لێرا ئەمێنین و بەس ساڵان بارمانەکە خێڵە و خوار و خێڵەوژورمانەکەی بەڵام ئیستا خۆتە زانی هۆبوونی ئەم بەس باشە ئێرە بۆ مەڕ زۆر گەرم نییە هاوین بەرە وەڵایی گەرمە بەڵامیتە چارمان نییە چونکە شوێن نەماوە مامۆستا کە بارکەی بۆی و شوێنی تەختایی نەماوەبوونی زەرعەت و ئەو شتانەوە. باشە بابزانم ناو گوندەکە تیرە و بنەماڵەیە یاخود هەمووی یەک بنەماڵە و یەک تیرەیە. هەر هەمومان ئەگەر بڕۆین بێ بڕۆینەوە بۆ پشتەکەی هەر هەمومان پشتێکی کەسمانتیانە بڵێن وەڵا فڵان تایەفە هاتووە ناومان یا فڵان ماڵ لە فڵان و شوێنە هاتووە هەر هەمومان قەویلەیەن و خزمێکین ئەگەر بڕۆینەوە باوا پیرمانە ڕێک ئەچینەوە سەر یەک پشت تەبای و شتان چۆن لەخوا بەزێ حەمدوسەنا بەخوای گەورە هەر زۆر باشی. مامالی دەنگ و باسی چۆنە؟ ڕاباش حەمدوسەنا بخوا شکر باشی لەخوا بەدیاوێ وتیان تۆزێ گوێچکەکە گوران بووە بەخوا گوێیەکیانم ناوە لە باری وا بەخوا یعنی قەپات هیچ بەخوا عەبیسمە مافرەنە فرەنە ئارە وەڵا دەیشەڵا هەر بەقەدەر خۆت ببیستێ مشکلە نابێت وەرە لەخوا بەدا پێویستم بەیسێنێ بە ڕەحمی خوانە بێ الحەمدولله تەمەنە چەنە مامالی؟ وەڵا لە 80 بەرەژ برم دەی خی گەورە ئیشەڵا سەلامەتت کە وڵاتی پەنا بەخوا تەندروستی دیشەڵا باش خوا یارمەتی هەمووی لایەکمان بێ ئامین یا ڕەبی ئامین. تۆ با پرسیار بکەم بزانم تۆ ماشەڵا لە شولارێکی ئەلحەمدولله ڕێکت هەیە حەمدوسەنا بخوا ئەوانەی کە لە شولاریان ڕێکە وەختی خۆی ڕاوچی بوون بزانم تۆ ڕاوت کردووە خوا نەکە
هیچ نەکرد حیل ئەی با بزانم شوانیت کردووە ئەرە وەڵا شوانیم کردووە ئەی کۆچ و کۆچبار کۆچ و کۆجارمان کردووە ئەم وەختی خۆی ئێمە ئەم وڵاتی ئێمە بێ ئاو بووە ئێمە کۆشەری بین وەکو زەمانەی دوی جاو لەگەڵ جاپاڕۆی بۆ کوێستان بە باران و بەحال بارمان کردووە پاییزی بە باران واتوێتەوە ئامت شوێنی ئێمە ئاوی نەبووە ئەی پێم بڵە زستانان ئێوە دەهاتنەوە ناوگوندی دەتانە هاتینەوە ئەم خاکی خۆمالە باشە بەفروشت لێرە ئاباری ئەباری ئەرەوەڵا ئەی باشە تۆ پێم بڵێ بۆچی لەم ناوە نە ڕزێکی ئۆتۆتان دیارە شتێکتان کردووە ینی سایرەکە بەس حیواندار بوون هەر حیواندار بین کۆچەیی بین ئەو نەبوو ڕێز بەچی بکەین ڕزی دێم خۆ ڕێزی ئیم جارە قوربانەشێ ڕێز بە دیاری و دانیشی خزمەتی بکەین ئێمە پاییز باران نەواری هاتینە خۆرە بەهاری بە باران بارمانەکەی ڕێین باشە مام علی با بزانم تۆ وەختی خۆی وڵاخە بەرزە هیچت هەبووە گات هەبووە ئارەوەڵا عیمنەیە گام بووە ماغام بووە هێسترم بووە ماینم بووە عیمنەیە پەرژینە قایمێ گوێرەشم بووە بۆ مەسلەی سەگ و تانجی و ئەو شتانەتان سەگمان بوو عیبنێتە لێتان لێ نەبی دەنجوە نەبوو ڕاوزیتان نەبوو نەما ڕاوم نەکردووە مام علی با بزانم چی ناخۆشت بینیوە تاکو ئێستا لە زەین تاماوە و زۆر ناخۆش وەڵاش ناخۆشیم بینیوە و خۆشیشم بینیوە و ئەو ناخۆشیانەی کە مەسەرەن قەت لە بیر ناسێتەوە چی بووە وەڵی ناخۆشیەکەی ئەوە خۆڕاندیان ئێمە ناڕەحات بین بێ ئاوین وەعزمان خراپ و ئیسراحەتمان نەبوو پاییز هاتی نەخوارە ئەدایەچین بۆ کوێباو ئەچووی بۆ چەقان بەڵێی لای پەدێرەوە ئەچووی بۆیە بۆ ئاو ئەچووی بۆ مۆریاز ئەچووی بۆ قوماش بۆ گرێزە ئەمە لای ئاومانە هاوت بە کەروبار عین دێنێ ئەوە ژیانەکەمان بوو ئەیسا حەمدوسەنا بۆ لەخوا بەدە ئیسا ئەم شۆرشە کاوا پێگەیم وەرە خۆ ناڕەحات بین عەزیەتیان دای شۆرشی عەزیەتمان بوو لەم خاکە ئەمجارە حەمدوسەنا بۆ خوا ئیسا خوا دەروی لێکردوینێتەوە قەسەم بەخواوە ژیان نەبوویە بەیتیابی باشە دەبا با بپرسم بزانم ئێستا چیت هەیە چی بزانم چیت هەیە ئێستا کە بووە بە مای دڵخۆشیت ئیسا مای دڵخۆشی وەڵا لەخوا بەجارێ شۆر بەشخۆم ئەمە خانی چاکم هەیە و حیوانم هەیە عیبنێ و وڵاخم هەیە لەخوا بەجارێ ماڵ و خێزانی چاکم هەیە حەمدوسەنا بۆ خوا و لەخوا بەجارێ و ئیسا خۆشم ئەمە تەمەنمە و حەمدوسەنا بۆ خوا زۆر باشم الحەمدولله خوای گەورە سەلامەت یاخوایەوەی بەخێر بێت سەلامەت بێ یاخوا مەمنونین کاک ئەتا تۆ ئەنجومەنی گوندی قەبیلەی با بزانم ماندووی بەدەست خەڵکەکەوە یاخود هێشتا شتەکە ئاسایی وەرگرتو و ئێتر ئامادەی کە بۆ چەند ساڵی تریش هەر سوزانم ئەنجومەن موختاریان بی بەڵێ وەڵا من تقریبا 6 ساڵە ئەنجومەنم ئەوە ئیم ساڵ مۆری مختاریم دەرکردووە ئەمی مانگێکە بەڵام ئامادەیشم من ئەگەر خەڵکەکە پێی خۆش بێت هەلا پێم خۆشە مرتاحم بۆی کە خزمەتی خەڵکی خۆم بکەم و خزمەتی ئاوایەکەم بکەم 6 ساڵە بە شانازیوە لە خزمەتی خەڵکی خۆمە باشە لەماوە ئەم 6 ساڵەیە لەسەر دەستی تۆ حکومەت چی بۆ گوندەکەت کردووە واللهی وەکو حکومەت کە دیاری کراو بێ شتی حکومەت دیاری کراو بێ شتی وای نەکردووە بەڵام وەکو ئەقتاسمان سوتاوە هی بیر چاکی کردوێتەوە بۆ نمونە جادە ماتێک چوار ڕێگەوبان شۆفڵ و ئامیرمانیان بۆ نردوین چاکمان کردو وەکو حکومەت ئەمانەی بۆ کردین بەڵام وەکو خۆم بۆ دیەکە ئاسانکاریم زۆر کردەوە بۆ دیەکە بە فکرەی خۆم داوام لە دیەکتر خۆشیان هاوکارم بوون بەڵام زیاتر خۆم ویستومە و خەڵکم خسوەتە ئیسراحەتە بۆ نمونە لە ڕووی ئاوی ئاوایم یەک بیری ئەرکیوە بیستم وتیان وەختی خۆی 2 کیلۆمەتر و نیو ئاوتان لێ دوور بووە ئەوە بە شەڵتە و بە گوێ درێژ و ئەوانە ئاو بێنن ئێستا گوندەکە ئاوی هەیە بەڵێ ئەو کاتە بە تەنکەر و مەچینە ئاویانە هێنا بەڵام ئەوە تقریبا 3 ساڵە من هێناومە لەوێ بە تایمەر ئەیکەینە مەشروعێ بەس ئەوی لێش بە سعات هەڵەدەین بۆ ئەو مەشروعە دوای ئەوە لێرە سەعاتی پێوەری ئەوم داناوە بۆ ئاوایی وەکو نیزامێک بۆ خەڵکەکە هەم حەقی خەڵک نەخوری عەدالەتیم دروست کرد دوای ئەوەش خەڵک 24 ساعتی لەو بی ئەرکەوازی کە
2 کیلۆمەتر دوورە لە ئاوایی وام نەکردەوە خەڵک 24 ساعتی ئاوی هەبێ. باشە بابزانم دەیەکانی دەوروبەرتان کوێن؟ وەڵا وەکو دەوروبەرمان بەروەرد هەیە، میرمام، بەردەڕەشە، ئەشکەوتان، شێرە بەرەکانی سپیکەیە، گرێزەیە کە هاوسنوور بی لەگەڵیانە، مۆریاسە ئەمانە هاوسنووری لەگەڵیانە. باشە جاران ئێرە سەر بە بەرزنجە بوو، بەرزنجەش سەر بە بڵێن چوارتا بوو وەکو قەزا. ئەی ئێستا ئەم ئیداریاتی گۆڕاوە؟ ئێستا بەڵێ، ئێستا لە ڕووی ئیداریوە ئێمە سەر بە نەحەی بەرزنجەی، نەحەیش سەر بە قەزای 30 ساڵدە پارێزگای سلێمانی. بابزانین قەویلە بەشاکیلی هەیە، مەشاکیلی جا چ مەرعەبێ چ بابەتی کۆمەڵایەتی بێ، هیچ شتێک هەیە مشکلەیەک هەیە کە تۆ بێتاقەتکایە وا لێ بکا کە مەسەلەن بۆ منە ماندووی بەدەستیەوە؟ وەڵاهی سپاس بۆ خوا، من فەزلی خوای گەورەیە بازی شت دەیە پێشەوەی گەورە بێتە. من شتی گەورەم حل نەکردو با بڵێم لە ڕووی مەرعە و لە ڕووی مەشاکیلی ئاوایەوە توانیمە بە فەزلی خوای گەورە کۆمەڵش نێمەڵاو سەر هەڵدا بۆ شتی گەورە بەم منالی خۆماتم بە نەرمی لەگەڵ خەڵک ڕاوێشم کردو و شتەکانم چارەسەر کردووە. لا ئێمە سپاس بۆ خوا بۆ قەزەی مشاکیلمان کەمە. هەر ئەمە حکوومەت ئیسفادەی دەکردین و گودام و دەستگاکان چوە ئەم دێ ئێمە بڕوا ناکەم لە 5 ساڵە داوایەکمان هەبێت لە قەزەی ئەمنێت و پۆلیس و ئەم شتانە خەڵکێکی زۆر بێوەین بێ مشکیلەی. باشە من کە تەلەفۆنم بۆ جەنابت کرد ومزانی کەسێکی بەتەمەنی عادەتەن کە تۆڵی ئەنجومەنیاڵی مختار شکت بۆ واچێک کە کەسەکە بەتەمەن بێ، بەس کە هاتم جەنابتم بینی ماشڵە گەنجێک چۆنە ئاوا لەناو ئەو ئاوایەیە کە ئەم خەڵکی تریژی تایە، خەڵکی بەتەمەنیژی تایە، خەڵکی ئەزموندار و بە تەجروبەی تایە، چۆنە تۆ بووی بە ئەنجومەنیان توان کردو بە ئەنجومەن؟ وەڵاهی بەتەکید خەڵکی زۆر باشی تایە، خەڵکی زۆر چاکی تایە. من بچووکی هەمیانم، بەڵام لە ڕووی خزمەتەوە من هەر لە پێشەوەی کە ئەنجومەن بم هەر پیتاشی ئاوایی مەکە پارەم کۆ کردو هەر لە خزمەتی خەڵکا بوو میتە خەڵکی ژەوەی بۆ دەرکەو کە گونجاوم بۆ دیەکە و لەگەڵ خەڵکا باشم بەدەم خەڵکۆچم خەڵکیش باشن با بڵێن نەکار باشی من بێ بەتەنیاڵە چەپڵە بەدەستێکلی نادرێ. وەڵا خەڵکەکە چاکن و منیش ئامادەم لە پێناویانە شەو و ڕۆژ خۆم عەزیەت بدەم بەڕاستی من نەک ئەنجومەنی وەکو میراو دەورە بینم بەبێ بەرانبەر، وەکو وەسایەکی کارەبا دەورە بینم هەر ببێ بەرانبەر، وەکو وەسایەکی ئاو بڵێن بۆری تەخسیاتی ناوماڵ دەورە بینم بەبێ بەرامبەر. ماڵ نییە کە ئیشم بۆ نەکرد بێت، 2 جار 3 جارمی چووم بە هەنایانەوە چووم و لەگەڵیانم بۆ هەر ئیشێکە بە من کرێت کە ئەو پەیوەندی بە ئەنجومەنەوە نیە، بەڵام ئەو پەیوەندی بە حەزی خۆمەوە پێی مرتاحەمە چاکەیەکە هەر شتێک بکەم لە پێناوی خوای گەوران بەردێ لا بم سەر ڕێگەی کەسێک پێی مرتاحەم. وەڵڵاهی قەناعەت کاکە پەیوەند هەر ڕۆژێ ئیش چاکەیەکەم بۆ ئەم دێ شتێکم بۆ ئەم دێ هەستەکەم ئەو شەوە زۆر مرتاحم لە ڕووی دەرونیەوە زۆر ئارامم خۆشیانەزان بە شایەتی خەڵکی دیەکە دامێختی لە خزمەتیانام ئەوەی بۆ دیەکە یەکەم بۆ ماڵەکەی خۆمی ناکەمە ناگرم بۆ دیەکە. وەڵای ئێمەش مەمنونین چکە بە ئەمەش ئەو شایەتێت بۆ دەین لەگەڵ ئێمەشا زۆر بە خولق و خۆ بووی ڕاستەکەی زۆر ڕێزت لێگرتین ڕاستەکەی وەکو میدیاکارێک منش سپاسی جەنابتەکەم و تەمەندرێژ بی ئینشاءالله بۆ ئاوایەکە بمێنی. من ئەزانم کە تۆ کەسێکی خەمخۆریت جاوا لە کوردەواری قسەیەکەی ئەڵێ کاروانکەرت بمرێ بەس مشورخۆرت بمێنێ. مشورخۆرە مویمە من دڵنیام لەوەی کە جەنابەت کەسێکی مشورخۆری چاکی جەنابتە ئەوە گەورەی جەنابتانە وەسپە بەڵامی تر ئێمەش بە فەزلی خوای گەورەمان ئەبێ شتێ بکەین بۆ قیامەتمان. خۆمە ئەم دنیا کۆتاییەک ئەڵێ ئەگە شتێکت پێ بوو بتوانە بیبەخشە بە چواردەورت لە ماڵی خۆت و هەتاک و دراوسەکەت هەتاک و ئەوەی کە بتوانێت خزمەتێ بکەی. منیش خوای گەورە شێکی ساقی پێداوم جسمێکی ساقی پێداوم وەڵاهی هەتا بتوانم نایگوشم و لە خزمەتی خەڵکا بمە. سلام علیکم چۆنی دادیجان باشی چاکیش کرد باشی سواس دەکەین سەلامەت بیاخوا. بینیم کولێرەکە هەنگوتکی کەمەگری بۆ نەوەڵا بەس ئەوەی ستا هەروە فریاکەوتمە ناجاران زۆرتر ماگرت ینی هەنگوتکی زۆر تەبڕی و دوای ئەنجار باشە. ئەم کولێرەی ئێوە هەم بە ئارد پانیەکەنەوە بینم هەم بە ڕۆنیش لە بەرەوە تەنورەکەەوە دەنووسێت
ئەها لەبەرەوەی بەتە بە ئاردەکە باشترە جاری واشەیە بە ڕۆن و جاری واشەیە ئێستامە بایعیشی هاتیە یعنی بەتەنیا ئاردەکە سفر نییە نەوەڵا بەڵێ ماشەڵا کولێرەکە جوانە دەستە خۆش بێ ئاخوا کەی هەویرێکە وشێلاوە وەڵا سەعاتێکە بێ سەعات و نییە سەعاتێکە بێ باشە ئەمە خومرە شتی تایە هەویرەترشی تایە خومرەی تایە سۆدەی تایە کەمێ شەکرە بۆ هینی تیەکەن شەکرەوە وەڵایی خۆمان حەزمان لێتی وتر جوانتریشە بێ و خۆشتریشە تامی خۆشترە باشە ئەوە هینێکی باشە تەجروبەیەکی باشە بەکاری هێنن چکە لە تەنورەکە نابژێ بە تەواوی جارشکەیکەنەوە ناوی بۆ بەرژانی باشە دەی دەست خۆش بێ تۆ لێرە کولێرەکە بکە ئێمەش لەگەڵ ماساوەکە تۆزێک لەگەڵ دۆیەکە تۆزێکە خۆی باشە دەست خۆش بۆی نمەکتان بکەنی خۆشحاڵ بووم یاخوا بەخێر دادەشت باشێ برژێنێ لێ ڕازی دەست خۆش بێ خۆ کاکە زۆر سپاس بەربات و دۆیەکەشتان بۆ تێکەم ئەمە دوێتە بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە لە گوندی سەربۆرەی قەدیم و قەویلەی ئێستا و لە ناو عەشیرەتی قەویلەیە ماڵاوایتان لێکی تاکو بە یەگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ